پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت خەڵکی بەسەر پردی سیراتە دەڕۆن، خەڵکی دەهێنرێت بۆ سەر پردی سیرات. ڕاکردن نییە، خۆشاردنەوە نییە، من کوڕی فڵان کەسم، من نوێژم زۆر کردووە، نایخوات. ئەبێ بڕۆی بۆ سەر پردی سیرات. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تجری بهم ئەعمالهم، کردەوەکانی مرۆڤ دەبا بەسەر پردی سیراتە پاش فەزلی خوای گەورە. تەنها شتێک لەسەر پردی سیرات، لەسەر ئەو پردە فریاد بکەوێ کردەوە چاکەکانت. هەتا چاکەت زیاتر بێ ڕۆشتنەکە سەریعترە، ڕزگاربوونت مسۆگەرترە، هەتا گوناه و تاوانت زیاتر بێ بێگومان قیامەتە سەختترە. بۆ ئەوانش دەڵم کە دڵێن گوناه و تاوانمانی هەیە، ئەڵێ دانەیەکم هەیە، ئەڵێ چوارم هەیە، ئەڵێ پێنجم هەیە، من دەڵێم سێوەن بەقا بە 5 ملیۆن و بە 10 ملیۆن گوناحت هەیە، بە 100 ملیۆن گوناحت هەیە کە تۆڵێ 4 و 5 هەیە. بەس خۆت پێی نازانی، شەیتان گومڕاتی کرۆ قوتابی شەیتانی بۆی ئاوا دەڵێ. ئەینا ئەگەر لە خوا بترسا دێ قسەت ناکرد. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کردەوەکان مرۆڤ دەبات هەیە بەسەر پردی سیراتە تێ ئەپەڕێ، بەڵام چۆن؟ یەک چاو دوورکاندن ئەوەند چاوێ بکەیت و چاوێ بنوقێنی چەندێکی پێچێ. یەک چاو دوورکاندن پردی سیراتی بڕی. ئەو بۆ ئیمان زەعیفەوەکی ئێمە نییە مەگەر خوا ڕەحمە لێ بکە. ئەو بۆ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ، بۆ ئەو کەسانەی کە ڕۆحی خۆیان کردە قوربانی ڕێبازەکەی خوا. بۆ ئەوانە نییە نیم سەعات تەراویحیان پێ ناکرێ، نیم سەعات ناتوانن گوێ لە وتار بگرن، بەس لە گۆرانی 4 سەعات گوێ دەکرن. ئەوە بۆ ئەوانە نییە، ئەوانە شمولیان ناکات. بۆ ئەوانە نییە کە خەریکی خراپەکارین و دەڵێن خوا غەفوور و ڕەحیمە. بەس هەیە بە چاو تورکاندنی پردی سیراتی ئەپەڕێنێ. هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەکو تیشک دەڕوا، وەکو تیشک دەڕوا بەسەر پردی سیراتە، بە ئاسانی دەیبڕێ پشتیوان بخوا. هەیە وەکو بایەکی سەریع دەڕوا، بایەک چەندە سەریعە، کاتێ دەبینە ئەڵێ بایەک هاتوو لە سەعاتێکە ئەوەندە کیلۆمەترە بڕێ. ئەو بایە سەریعە چۆن ڕوا هەیە بەسەر پردی سیراتە ئاوا دەڕوا. هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەکو سوار چاکێک، پیاوێکی سوار چاک ئەسپێکی چاکی پێ بە چۆن غارەدا هەیە بەسەر پردی سیراتە ئاوا دەڕوا. بەخوا ئەوە کاتی زۆرەوێ، چونکە ڕێگاکە زۆر دوور و درێژە. بەڵام دەفەرمێ هەیشە وەکو سوارێکی ئاسایی بەسەر پردی سیراتاتەوە ئەڕوات. ئەمە شتێک نییە بە لەحزەیە، بە سەعاتێ، بە کاتێک کۆتایی پێبێت. هەیە وەکو سوارێکی ئاسایی دەڕوا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەیە وەکو پیاوێکی گورجوگۆڵ کە ڕێگا دەکات، هەیە لە ڕێگا زۆر سەریع ئاڕوات، هەیە ئاوا دەڕوات. هەیشە وەکو پیاوێکی ئاسایی دەڕوات، هەیشە دەڕوا و دەکەوێ و بەدەما دەکەوێ. کەواتە کردەوەکانی تۆ بڕیا لەسەر تۆ دەدەن پشتیوان بخوا پاش فەزلی خوا. هەتا گوناهی زیاترت کرد بێ ڕۆشتنەکەت خاوتر، هەتا چاکەت زیاتر بێ ڕۆشتنەکە سەریعترە. جا بۆیە چاکەکانت لەبیر نەچێ، چونکە ئەو ڕۆژە پێویستت پێیدی بۆی ڕێگاکە پشتیوان بخوا ببڕی، چونکە لەو بەری پردەکەەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەڕی تۆیە، پێغەمبەران چاوەڕی ئێوەیانە سەلامی خوایان لەسەر بێت. بۆی بگەی بە حەوزی کەوسەر ئینشاءالله. بۆیە خۆتمان دووکە ئەمڕۆ بەسە گوناه و تاوان، والله حەقی خوای گەورە بەر بەسەرمانە ببارێنێ. خەڵکی زۆر خراپ بووە، نەگوێی لە حەڵاڵە، نەگوێی لە حرامە، نەگوێی لە گوناه و تاوانە، هەرچی دەکات دەڵێ من بەهەشتی. ڕۆژێکە بێ باجی ئەو تاوانە گوناهانت ئەدەی، ئەگەر تۆبە نەکەیت نەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. بۆیە ڕۆشتنەکەت بەسەر پردی سیراتە بەپێی چاکەکانتە سەریعەکەت، خراپەکانیشت خاو دەکاتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە، خۆت ئامادەکە بۆ ئەو ڕۆژە چاکە بکە. کاتێککە سوبحان اللهەکەت کرد پشتیوان بخوا ڕۆشتنەکە سەریعتر دەبێت. گوناهێکت کرد، گۆرانیەکەت وت و تاوانێکت کرد و کوفرێکت کرد، پەنا بەخوا ئەو کاتە قوربەسەرێکت زیاتر دەبێت.